دکتۆر پاڤێ جەمیل مامۆستای بەشی ڕاگەیاندن دەڵێت کەناڵە ڕاگەیاندنەکان ئەکرێ بەرنامەی لەم شێوەیە پەخش بکەن بۆ ئەوەی بڵاوکردنەوەی هاوکاری کەم دەرامەتان بە خەڵکی ئاشنا بکەن و ببنە هۆکارێک بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەولایەنەوە، بەڵام بە سانسۆرەوە و دەموچاو و دەنگی کەسەکان بە شێوەی ڕاستیەکەی خۆی نەبێت تا کەسەکە نەناسرێتەوە. قسەیەکی باو هەیە ئەوەیە کە ئەڵێ ئەگەر تۆ خێرێکە کرد پێویستە ئەم دەسە بیکات و دەسەکەی تر پێی نەزانێ، بۆ مانایی کە ئەمە بۆعدێکی تری لە پشتەوەیە، بۆ مانایی کە ئەگەر بێت و کەسانێک پێویستیان بە هاوکاری هەر ئێمە بێ یاخود هەچ کەسانێکی تر بێ پێویستەکە بە شێوازێکی زۆر نهێنی بێ، چونکە مرۆڤەکان چۆنەڵی خۆشەویستی ناغ یاخود کبریایەک یاخود چۆنەڵی حەزکردن بەوەی کە خەڵکان نهێنیەکانیان نەزانن یاخود ئەو شتانی کە هەیە بۆ نمونە هەژاری کە ئەمە عیبە نییە، بەڵام ئەگەر بێتە هۆکاری ئەوەی کە لەکەدار ببێ یاخود کەسانێکی تر پێیان بزانێ لەواچی ئەمان پێیان ناخۆش بێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازێکی خراپ بەسەریان بشکێتەوە. بۆیە گرنگە لە دەستگا میدیاکانی ژاگەر ئەمە بینە سەر دەستگا میدیاکان کە لە ئێستا ئەبینین زۆرێک لە دەستگاکان ئەم بەرنامەی خێرکردنا یاخود جۆرێک بە هاوکاریکردن کە ناوی دەبن پێویستە زۆر زۆر شاراوە بێ. ڕاستە لەوانەیە لە هەندێک حاڵەتدا پێویستکە کە باس بکرێ بۆ ئەوەی دەستگاکانی تر چاوی لێ بکەن، بەڵام ناکرێت وێنەی کەسەکان بە تایبەتی وێنەی مناڵ وێنەی ئەو کەسانە بڵاو بکرێتەوە ببیندرێت، چونکە ئەم مناڵانە دوجار گەورابن یاخود لە ئاستیەکان ئێمازین کە مناڵ لە ڕووی سایکۆلۆژیاوە ئالۆزە بە جۆرێکە لەواچی ئەمە بێ بەگرەیەکی دەرونیتیایە هەستی خۆ بەکەم زانینیتیا دروست ببێ و لە ڕووی ئێتیکیشەوە ئەگەر ئێمە سێر بکەین کۆمەڵێ ڕێکار یاخود ئاکار هەیە کە پێویستە پەیڕۆ بکرێ بۆ ئەوەی کە لە ڕووی ئێتیکیەوە ئێمە وێنەی ئەو کەسانە بپارێزین. یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە ناکرێ وێنەی مناڵ بڵاو بکەینەوە بۆ شێوازە ڕەهاییە، چونکە ئەم مناڵە گەورا بێ لە دوجارە لەواچێ ببێ بە کەساتێک کە ئەم وێنەیە بۆ هەتا ئەمێنێتەوە لە سەری وا خود کەسەکانی چواردەوری بە جۆرێک سێری ئەکەن کە شکۆی ئەوی تیا پارێزراو نەبێ. بۆیە گرنگە ئێمە بزانین ئەو وێنانە چۆن وێنە ئەگرین یاخود چۆن بڵاوی ئەکەینەوە. گرنگ بڵاوکردنەوەکەیەتی ئەکرێت دەموچاوی ئەم کەسانە بە جۆرێک لە جۆرەکان شاراوە بن نەبینرێن دەرنەخرێن یاخود بە جۆرێکی تر ئێمە ئەو هاوکاریانیان بگەێنێ کە بڵاو نەکرێنەوە یاخود خەڵکەکانی چواردەوریان پێیان نەزانرێ، چکە ئێمە بینیومانە زۆر جار لە ڕێگەی بڵاوکردنەوەی وێنەی مناڵ یاخود کەسانێک کە پێویستیان بە هاوکاریە بڵاو کراوەتەوە کەسانێکی تر کە بە جۆرێک لە جۆرەکان ئەم مۆزعیان ئیستیغلال کردو بۆ مەبەستی تر بەکارهێنراون کە لە جاتی ئەوەی کە هاوکاری بێت و بۆ لایانی باشی و بۆ لایانی هاوکاری ئەو کەسانە بێ بە لایانی خراپ بەسەریان ئاشکێنراوەتەوە. پرسیارمان کرد تا چەند دەستگا ڕاگەیاندنەکان ئیتیکی ڕاگەیاندن جێبەجێ دەکەن؟ طبعا ئێمە ئەگەر باس لە ئێتیک یاخود مۆراڵی کاری میدیایی بکەین لە ناو دەستگا میدیاکانە دیارە دەستگاکان جۆرن فرەجۆرن یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئێمە میدیایەکی نیشتیمانیمان نییە، میدیایەکمان نییە کە کار بکات بۆ یەکسانی بۆ ئەوەی کە مرۆڤەکان یاخود هەمووی وەکو یەک پیشان بە یاخود بە جۆرێک لە جۆرەکان گەیاندنی زانیاری و قوتابخانە و تەوعیە و تەسقیف بێ بۆ تاکەکانمان. زیاتر میدیاکانمان میدیایەکی حیزبین یاخود لە چۆنەڵی ئایدیایەکی هزری تایبەت بە خۆیانیان هەیە کە زۆر جار ئەم جۆرە سیاسەتی کەناڵە زاڵە بەسەر پرۆگرام و بابەتەکان و پێشکەشکردنی ئەو بابەت و مادانی کە هەیە لە میدیاکانە. بۆیە زۆر جار احتیمام بە نە سایکۆلۆژیای وەرگر نە سایکۆلۆژیای مەسەلەن هەم ئەو کارمەندانی کە لە ناو دەستگاکەیە کارەکەن و نە هەم ئێتیکی کاری ڕۆژنامەنووسی بۆ مانایی کە چ وێنێک بڵاوکاتەوە بکی بڵاوکاتەوە بە چ کاریگەرێک بڵاویەکاتەوە. لە درێژەی قسەکانیدا دکتۆر پاڤێ باسی لەوە کرد کە میدیا ڕۆڵی خۆی نەبینیوە لە پەروەردەکردنی کۆمەڵگا، بەڵکو تەنها پەیوەستە بە بڵاوکردنەوەی سیاسەتی دەستگاکەی خۆی. هەروەها باسی لەوەش کرد لە ئێستادا هەوڵدان بۆ نمایشکردن لە ڕاگەیاندنەکاندا زیاتر گرنگی پێدەدرێت وەک لە دەرخستنی ڕاستیەکان. دیارە لە ناو هەموو کۆمەڵگەیەکە بەهای تایبەت بەخۆی هەیە. ئەگەر ئێمە نەزانین ئەو بەهایانە چۆن مامەڵی لەگەڵاکەین کاردانەوەی خراپی ئەبێ واتە کاردانەوەیەکی نێگەتیڤی ئەبێ وەک لەوەی بابەتەکە بابەتێکی باش بێ و بە بابەتێکی باش بگوێزرێتەوە. و بابەتی میدیاییش بابەتێکە کە پێویستەکە
بۆ سوودی کۆمەڵگە بێ بۆ سوودی تاکەکان بێ بۆیە ئەگەر ئێمە بۆ بەها ئێتیکیانە کار بکەین وەکو ناوەندە ئەکادیمیەکان وەکو ناوەندە میدیایەکان وەکو هەموو لایەنەکان چونکە ئەم بابەتە بە تەنها لایەنێک ناکرێت پێویستە هەم لە پەروەردە و فێرکردن هەم لە ناوەندە ئاینەکان هەم لە ناوەندە ڕێکخراوەیەکان بەڕاستی NGOکان هەمووی بەیەکەوە یعنی وەکو زنجیرێکی یەک لە دوای یەک وایە هەمووی بەیەکەوانە لەسەر زیاتر بەها مرۆڤایەتیەکان کار بکە بۆ شێوازە ئەتوانین خزمەت بە تاکو و بە کۆمەڵگەش بکەین چەند وەختە میدیا ڕۆڵی خۆی نەبینی وەکو باسم کرد وەکو ئەو میدیا نیشتیمانەی کە باسم کرد یاخود وەکو ئەو بابەتی کە ئەڵێن ئەبێ قوتابخانە بێ زیاتر وەکو باسم کرد ئەجندای یاخود سیاسەتی کەناڵەکە ئەهێنێتە پێشەوە ئەم شێوازەش گۆڕانکاری لە هزر و ئایدیای تاکەکە بەو شێوازە گۆڕانکاری لە ڕەفتاری تاکیشا بێ کەواتە ئێمە ئەگەر ئایدیایەکی خراپمان پێ بگات وەکو ئیتر مؤسسە بێ کەس بێ خەڵک بێ هەچ کەسێک بێ ئەگەر بێت و ئەم هزرا بە شێوازێکی نێگەتیڤ بە ئێمە بگا دیارە هەر بەم شێوازە نێگەتیڤش لە ڕەفتاریشمانە جارێکی تڕەن ئەیاتەوە خۆی ڕاستیەکەی ئێستا بەداخۆ مۆدێلێک دروست بووە مۆدێلی خۆ دەرخستنە یعنی بە جۆرێک ئێمە باش بکەین یاخود خراپ بکەین مهمە دەربکەوین کە ئەمە مۆدێلێکی زۆر خراپە بەڕاستی خەڵک ئەوەی ئەوێت دەربکەوێت لە شاشەی میدیاکانەوە ئەو نەمە بەستی نییە بۆچی دەربکەوێت لە بەرچی دەربکەوێت تاعاان دەستگای ڕاگەیاندنەکان گرنگە بەڕاستی بە شێوازێکی ئەکادیمی ڕاستە ئێمە پیشەمان هەیە و لایانی ئەکادیمیەکەمان هەیە ینی بۆ مانایی کە کاری پراکتیکی کارێکی زەحمەتە قورسە بەڵام پێویستەکە لایەنە زانستیەکەش بگێنن بە ڕۆژنامە نووسەکان یاخود ئەو کەسانی کە لە بوارە میدیاکە کارەکەن چونکە بە یەکگرتنی هەردوو بوارەکەوە تا زانین لە مەهامی کاری میدیایەکە گرنگە بۆ ڕۆژنامە نووس و دەستگاکانیش بەڕاستی بۆ ئەوەی کە بتوانن پامەکانن بە شێوازێکی ڕاست بکەن کاتە ئێمە پێویستمان بە ڕێخستنەوە و بە چاکسازی و بە ئەوە هەیە کە چۆن ناوەندە میدیایەکان هەوڵ بن لەگەڵ ڕۆژنامە نووسەکانیانە چۆن کار لەسەر بابەتە مرۆڤایەتیەکان بکەن.